ئەم کاتەتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گۆڵناز لە ستودیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە سنووری باشماخی مەریوان، برینداربوونی 4 کۆڵبەر لە سنووری بانا، ناڕوونی چارەنووسی 2 هاوڵاتی دەست بەسەرکراو لە شارەکانی بۆکان و نەغەدا، خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە کۆماری ئیسلامی و ڕژیمی سووریا، کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان لەسەر کاردەرکردنی دەیان کرێکار لە کارخانەی نەساجی بروجێر، لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی عێراق، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان و ئۆتریش و خۆپیشاندانی دژبەرانی فاشیزم لە لەندەن. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە سنووری باشماخی مەریوان. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ شۆفری بارهەڵگرەکان لە سنووری باشماخی مەریوان لە ناڕزایەتی بە بلا تەکلیفبوون کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان سەدان شۆفری بارهەڵگر لە سنووری باشماخی مەریوان بۆ ماوەی 2 بۆ 3 ڕۆژ لە ڕیزدا وەستاون. شۆفران لە ئاز نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی وەکو سرویسی بێهداشتی و شوێنی حەوانەوە ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارە نووسیان بوون. برینداربوونی 4 کۆڵبەر لە سنووری بانا. ڕۆژی پێنجشەمە 18 گەلاوێژ 4 کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانا کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی ئەو هێرشەدا 4 کۆڵبەر بە ناوەکانی هاوڕێ مورادی، دیاکۆ فەتاحی، کەماڵ دەستەوانە و کەماڵ پاشنا و نادیار بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. دەستگرتن بەسەر سامان و مڵکی چالاکێکی سیاسی کورد لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا دەست بەسەر سامان و داراییەکانی کاوا عەزیزی، چالاکی سیاسی دانیشتووی یەکێک لە وڵاتانی ئوروپایی بە فەرمانی لەقیەکی دادگای ئینقلابی کرماشان بە سەرۆکایەتی قازی فەرهاد عەلیخانی و بە قازانجی ستادی ئیجرایی فەرمانی ئیمام گیراوە. بە پێی زانیاریەکان جگە لە 2 ئۆتۆمبیلی جۆری پژۆ پارس و تویتە ڕافۆر 2 خانۆی ئەو هاوڵاتیەش لە شارەکانی کرماشان و جوانڕۆ دەستیان بەسەردا گیراوە. بەوتەی کاوا عەزیزی ماڵەکەی جوانڕۆی شوێنی مانەوەی بنەماڵەیە و ئێستا نیگەرانی چارەنووسی خێزانەکەیە. کاوا عەزیزی خەڵکی سەلاسی باوەجانی و دانیشتووی کرماشان مانگی پوشپەڕی 2722 بەهۆی هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی ئێران ناچار بە بەجێهێشتنی زێدەکەی بوو. ناڕوونی چارەنووسی 2 هاوڵاتی دەست بەسەرکراو لە شارەکانی بۆکان و نەغەدا. بە پێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بانکراوانی سیاسی و مەدەنی، چارەنووسی 2 شارۆمەندی دەست بەسەرکراوی خەڵکی شارەکانی بۆکان و نەغەدا ناڕوون و نادیارە. بە پێی ئەو راپۆرتە هاوڵاتێکی خەڵکی نەغەدا بە ناوی ئەمین زالە ماوەی 19 ڕۆژە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. لەلایەکی دیکەوە هاوڵاتێکی خەڵکی بۆکان بە ناوی محەممەد فەریق شەریعەت پەنا ماوەی 3 مانگە لەلایەن دارای ئیتلاعاتەوە دەست بەسەر و بە دوواداچوونی بنەماڵەکەی هیچ ئاکامێکی نەبووە. شانی باسە کە هێشتا هۆکاری بەندکرانی ئەو 2 شارۆمەندە ڕوون نییە. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە کۆماری ئیسلامی و ڕژیمی سووریا. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ خەڵکی شارەکانی منبێج، دێرۆزور، ڕەقا و تەبقا دژ بە هێرشی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی و ئەرتشی سووریا بۆ سەر دەیرۆزور خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی بە هاوکاری ئەرتشی سووریا گوندەکانی دەوروبەری دەیرۆزوریان بردومان کرد و بەهۆیەوە 11 کەس گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون. پاش ئەو ڕووداوە خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە کۆماری ئیسلامی و ڕژیمی ئەسەد خۆپیشاندانیان کرد. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان. کرێکارانی شاغڵ لە شارەداری زاهیدان ڕۆژی شەمە 20 گەلاوێژ لا نەڕزایەتی بە نەدانی داخوازیە دواخراوەکانیان کۆبوونەوە.
بەوتەی کرێکارانی ناڕازی ڕێژەی حەقدەستیان تەنیا 10 میلیۆن تمەنە و ئەویش ماوەی 3 مانگە پەرداخ نەکراوە. لەم دوایانەدا حەقدەستی مانگێکیان بە کرێکاران داوە، بەڵام هێشتا داخوازەی 2 مانگی دیکە نەدراوە و کرێکاران لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. شایانی باسە کە کرێکارانی شاغڵ لە شارەداری زاهدان سەر بە شرکەتێکی پەیمانکارین و خاوەنکار مەزایە و پاداشتی کرێکارانی بڕیوە. لەسەر کاردەرکردنی دەیان کرێکار لە کارخانەی نەساجی بروجێر. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی کارخانەی نەساجی بروجێر 850 کرێکاری ئەو ناوەندەیان لەسەر کار دەرکردووە بەبێ ئەوەی داخوازیەکانیان پەرداخ بکەن. بەوتەی یەکێک لە کرێکاران داهاتی ساڵی 1401 ئەو کارخانە 1 ملیارد و 500 میلیۆن تمەنە و ساڵی 1402 1 ملیارد و 200 میلیۆن تمەن داهاتی بووە. بەڵام بەڕێوەبەرایەتی کارخانە 850 کرێکاری بێکار و هێشتا حەقدەست و مەزایەکانی پەرداخ نەکردووە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر سوختبەران و دەست بەسەرکردنی چەند کەس. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ هێزە انتزامیەکانی ڕژیم لە شاری سەراوان هێرشیان کرد سەر سوختبەران و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی حالڤەش هێزەکانی حکوومەت پاش کەوتن بە دوای سوختبەرانی شاری سەراوان ڕاستەوخۆ تەقەیان بەسەریاندا کردووە. پاش ڕاگررتنی ئۆتۆمبیل و ماتۆرسیکلەتی سوختبەران دەستیان بەسەر کەلوپەلەکانیاندا گرتووە و چەند کەسیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. لە هەواڵێکی دیکەدا بەهۆی ئاگرکەوتنەوە لە کۆگای سوتەمەنی سوختبەرانی جیرۆف 2 کچی تەمەن 15 ساڵ جەستەیان سوتاوە و یەکێکیان گیانی لەدەستاوە. ڕەفاندنی چالاکێکی سیاسی لە ئیسفەهان. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ هێزەکانی حکوومەت لە شاری ئیسفەهان چالاکێکی سیاسی دانیشتووی ئەو شارەیان بە ناوی عەلی موعینی دەست بەسەر کرد. بەپێی زانیاریەکان هێزەکانی دڵاعاتی سوپای پاسداران ڕۆژی ڕابردوو هێرشیان کردوتە سەر ماڵی عەلی موعینی و ئەو چالاکە سیاسیەیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. جێگەی ئاماژەیەکە مامورانی دڵاعاتی سوپا وێڕای زەوتکردنی کەلوپەلە شەخسیەکانی عەلی موعینی و هاوژینەکەی بێڕێزیان بە بنەماڵەکەی کردووە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی عێراق. بەیانی ڕۆژی شەمە 20 گەلاوێژ حکمی ئەعدامی 2 بەندکراو بە ناوەکانی ئەمیر تەسبیحی و مهدی حوسێنی لە زیندانی ناوەندی عێراق جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ئەمیر تەسبیحی و مهدی حوسێنی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوون. بەیانی ڕۆژی شەمە حکمی ئەعدامی ئەو 2 بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکراوە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ بەندکراوێک لە زیندانی کاشمەر بە ناوی عەلی شەبانی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە سێدارە دراوە. بەپێی ئاماری کانونی مافی مرۆڤیێران لە سەرەتای مانگی گەلاوێژی ئەمساڵەوە تا بە ئەمڕۆ 77 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا ئیعدام کراون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان و ئۆتریش. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئاڵمان و ئۆتریش دژبە کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە درێژەی کارزاری نابۆ ئیعدام لە شارەکانی بەرلین و کۆڵنی ئاڵمان و هەروەها شاری ڤیەنی ئۆتریش کۆبوونەتەوە. بەشداربوونی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم وازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. خۆپیشاندانی دژبەرانی فاشیزم لە لەندەن. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ دژبەرانی فاشیزم لە شاری لەندەنی بریتانیا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. چەند ڕۆژ لەوە بەر و پاش کوژرانی 3 منداڵ لەلایەن تاوانبارێک گروپە ڕاستڕەوەکانی بریتانیا هێرشیان کرد سەر پەنابەرانی ئەو وڵاتە و چەند کەسیان بریندار کرد. ماوەی 3 ڕۆژە چەند شاری بریتانیا گۆڕەپانی شەڕ و پێکدادانی نێوان پەنابەران و ڕاستڕەوەکان بوو. بە دوای هێوربوونەوەی دۆخەکە گروپە چەپ و سۆسیالیستەکان ڕژانە سەر شەقام و سەبارەت بە سەرهەڵدانی فاشیزم لە بریتانیا هۆشداریان بە دەوڵەتدا و خوازیاری دابینکردنی ئەمنیەت بۆ پەنابەران بوون. و دو هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و ئۆردۆن. ڕۆژی شەمە 20 گەلاوێژ دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و ئۆردۆن بۆ جارێکی دیکە ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی
دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی لە غەزە بوون. بەپێی راپۆرتەکان نەیارانی نەتانیاهۆ لە شاری تەلەڤیڤ خۆپیشاندانی هەزاران کەسیان بەڕێوە برد و خوازیاری دەست لە کار کێشانەوەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئازادی دیلەکانی دەستی حەماس و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. لەلایەکی دیکەوە هەزاران شارۆمەندی ئۆردونی دژ بە جینۆسایتی خەڵکی فلستین لەلایەن دەوڵەتی فاشیستی ئیسرائیلەوە ڕۆپێوانیان کرد و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوو. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا، شاد و کامران بژین.